بەڕێز نەوزاد هادی بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی دیموکراتی کوردستان لە نینەوە ڕاستەوخۆ لە مووسڵەوە لەگەڵماندایە. کاک نەوزاد شەوتان باش، ماندووش نەبن. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لەوەوە دەست پێ بکەین بەگشتی دەنگدان لە نینەوە چۆن بوو؟ شەوتان باش، زۆر سپاس بۆ جەناب و بینەرانی خۆشەویست. شێوازی دەنگدانیش لە سنووری پارێزگای نینەوە بەشی تەکنیکەکەی کە بە هەمان ئەو کێشە و گرفتانەی بەڵێ جۆمان لێتە کات نەوزاد فەرموو. بەڵێ بە هەمان ئەو شێوازەی کە کێشە گرفتە تەکنیکیەکان لە هەندێک لە سنووری پارێزگاکانی دیکە هەبوو، لە سنووری پارێزگای نینەوەش لە بنکەکانی دەنگدان گرفتەکانی فەنی هەبوو بە بەردەوام لەگەڵ کۆمیسیۆن تیمی فەنی کۆمیسیۆن لەسەر بنکەکان پەیوەندی دەکرا و چارەسەری بۆ دەدۆزراوە. و ئەو گرفتانەی دیکەش کە هەبوو لە پێش دەنگدەران هەر لە بەیانیەوە هەندێک کێشە و گرفتە بوو بە حەقیقەت لە بازگەکان و یان لە بنکەیەک بە هۆی ئەو پەیوەندیانەی یەکسەر لەگەڵ قیادەی عەمەلیات و ئەوانەی کە سەرپەرشتیان دەکرد چارەسەرکران بە حەقیقەت. و ئاستی بەشداریش لە سنووری پارێزگای نینەوە طبعاً بە هەمان شێوە لە بینی سەنتەری شار لە لایەنی ئەیمن و ئەیسەریشی کە بڵێن کە شار لەناو لە بەهۆی ڕزەی دزلەوە دابەش دەبێت جیاواز بوو و لە قەزا و ناحیە و دەوروبەرەکانیشی جیاوازی تێدا هەبوو. بۆی ڕێژەکەشی ئێستا کە پێشات دەکرێت کە لە سنووری پارێزگای نینەوە لە دەوروبەری 30% ئەوە دەکرێتنەوە جا بە تەحقیقی تاکو ئێستاش کۆمیسیۆن دیاری نەکردیە کە بزەبت لە سنووری پارێزگای نینەوە ڕێژەکان چەند بووە. باش کاک نەوزاد، یعنی بەڕاستی پرسێک دێتە پێشێ کە جێگەی هەڵوەستە لە سەرکردنە، جێگەی گومانە. بۆچی تەنها لە ئەو ناوچانەی پێ دەڵێن ناوچەی کێشە لەسەر یا کە کورد زۆرینەیە تایدایە، بۆچی تەنها کێشە لە ئامێر و نەخوێندنەوەی پەنجەمۆرە دروست بوو لەسەر تاسەری عێراقدا نەبووە؟ پێ دوانێ بێ ئەمە جۆرێکە لە تەزویر دژی دەنگی کورد؟ لە سنووری پارێزگای نینەوەش لانی لە هەموو تەنها بڵێن لەو شوێنانەی کە بتوانین پێ بڵێن کە مەناتقی مادەی 140 دقیق لەوێ و لە شوێنی دیکەش بە حەقیقەت هەبوو، بەس لەوانەیە بڕی زۆری و کەمی زیاتر و متابعەش هەبووە لە بۆ چارەسەرکردنی کە هەست پێ دەکرا، یعنی تیمە فەنیەکانی مفەوەزیەش بە دوواداچوونی خێرایان دەکرد لە بۆ چارەسەرکردنی. ئەوە بوو بە هەمان شێوە لە ڕۆژی دەنگدانی تایبەتیش کێشە و گرفت لە سنووری چەند پارێزگایەک وەکو سلێمانی نینەوە ئەوەی کە کەمپەکان لە کەمپەکان دەنگی لێدەدرا لە ئەمبار بە هەمان شێوە لێرەش لە سنووری خازر گرفتەکە بوو کە یەک لە بنکەکان ئیشی نەکرد. بۆیە ینی پێشوەختە دەبێت ئەمە تەقیمێکی هەڵسەنگاندنێکی درستی فەنی بۆ بکرێت و لە کۆتاییدا کە ئایا بەسەبەر لە چ شوێنێک بووە و هۆکارەکانیش ئایا هونەری بووە یان دەستی لە دوو بووە. زۆر باشە کاک نەوزاد، ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان چاوەڕوانیتان چییە لەم هەڵبژاردنە و پێتان وایە دەنگدان بۆ لیستی ئێوە چۆن بۆ ئێوە سەرکەوتن بەدەست دێنن؟ بە تاکید پارتی دیموکراتی کوردستان و پێگەی تایبەتیەکەی خۆی لە سنووری پارێزگای نینەوە لە یەکەم هەڵبژاردننی 2005 تاکو ئێستا بەو ئاستە و پێگە بەهێزە و بڕوابوونەی نێوان جەماوەری پارتی و دەنگدەرەکانی لەگەڵ خودی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام ئەو پێگەی بۆ ئەم هەڵبژاردنەش سەرجەم ئۆرگانەکانی حەزبیمان کە پارتی دیموکراتی کوردستان نەکرد تەنها مەکتەبی نینەوە بە حەقیقەت مەکتەبی دهۆک و هەولێر و سەرجەم ئۆرگانەکان هەموو بەیەکەوە بە تیمێک و وەکو بەرنامەیەکی داڕێژراوی ڕێکوپێک کار لەسەر ئەم ئامادەکاری بۆ کرا بۆ ئەم هەڵبژاردنە کاری لەسەر کرا. بۆیە ئیلتیزامێکی باشیش بە هەموو ئۆرگانەکان لە جێبەجێکردنی بەرنامەکان چەوجا لەناو بازنەی ئێمەی کە پێشتر لە شوێنانەی کە دەنگمان هەبوو بازنەکانی ئەو جارەی پارتیمان بەرفراوانتر بوو و هەروە لیستەکەشمان جیاواز بوو کە 52 کاندیدی تێدا هەبوو کە سەرجەم پێکاتەکانی موسڵیشی لە خۆ دەگرت، جیاوازی هەبوو لە لیستەکانی دیکەیان لە هەڵبژاردنەکانی پێشوو. بۆیە بە هەمووی پێشاتەکان و ئەوەی کە پێشبینی دەکرێت ئێمە بەڵێ وەکو لیستی یەکەم، بەڵام هەست پێ دەکرێت کە زیاتریش بچکە بازنەی دەنگدەرانمان بەرفراوانتر بووە لە پێشووتر لەم
هەڵبژاردنەوە وە کارێکی زۆر چڕ و بە مڕەکەزی و بە ئیلتیزامەوە لەسەری کرا. زۆر باشە کاک نەوزاد، ئێوە ئاماژەتان بە خاڵکی گرنگدا بۆ خۆ دەزانی نینەوە یان پارێزگای مووسڵ بە گشتی تێکەڵەیە، ینی هەم پێکاتی نەتەوەی هەم پێکانەی ئاینی تیادایە. تا چەند ئەو پێکاتانی لەوێ بوون دەنگدەری ئێوە بوون یاخود پشتیوانی ئێوە بوون لە ئەم پرۆسی هەڵبژاردنە؟ بەتەکیید سنووری پارێزگای نینەوە هەم مەزهبی جیاواز، ئاینی جیاواز، پێکاتەی عەرقی نەتەوەیی جیاواز و لیستەکەی ئێمە هەموو بابەتەکانی لەخۆ دەگرێت. بۆیە دەنگدەرانی ئێمە بە شێوەیەکی بەرفراوان لە سنووری پارێزگای نینەوە بەربڵاو بووینە لە هەموو شوێنەکان تا حدێک هەبوونە و دەنگیاندا بە لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی چکە وەکو پارتی ئەو بەرنامە و کارانەی کە هەبووە و پەیامەکەشمان بۆ هەموو نینەوە خزمەتکردنی سەرجەم سنووری پارێزگای نینەوە بوو. بۆیە لیستەکەش بە خۆشحاڵیەوە بڵێن بربژێرەکانی دیکەی لە نەتەوەی عەرەب مەسەلەن کە جیاتر چواردەیان ئەندام لە بربژێرەکانمان هەر لە خوشکبرایانی عەرەبن لە ناو لیستەکەی ئێمە و هەروە ئێزیدی شەبەک و هەموو پێکاتەکان بە شیعە بە سونەکە لە خۆی دەگرێتن لە ناو لیستەکەی ئێمەدا هەبووە. زۆر باشە، زۆر بەڕێز نەوزاد هادی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستان لە نینەوە ڕاستەوخۆ لە مووسڵەوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.